لەم وەرزە سەرمایەدا هەندێک چالاکی گەنجانیش دەبینین بۆی کە ئاژەڵە کێویەکان بە تایبەتی باڵندەکان لەم وەرزەیە بێدانەوێڵە نەبن، وەکو کەمپین و وەکو ڕێکخرا و گروپ و ئەمانە هەڵمەتیان دەکرد بەناو شاخ و داخەکانە بۆی کە خۆراک و یادانەوێڵەیان لە شوێنە جیاوازەکانە دانا بۆ باڵندەکان کامە کارێکی مرۆڤ دۆستانەیە. بەڵام لە تەنیشتەمانەیە لە شەمەی ڕابردووەوە لە سلێمانی کەمپینێک ڕاگەیەنرا بە ئامانجی پاراستنی ئاژەڵە بێلانەکان. لە تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسە لەسەرم کەمپینە دەکەین با بزانین ئایا ئاژەڵە بێلانەکان تا چەندە پێویستیان بە پاراستنی مرۆڤەکانی هەیە، خۆت مرۆڤەکان دەبێ ئاژەڵە بێلانەکان بپارێزن وە کامانن ئەم ئاژەڵانە کە بێلانن. وەک پێشتری و دەستپێکی بەرنامەکەش ئاماژەم پێکردلەوەی کە ئەگەر ئاژەڵێک خۆماڵی بێ ئەوە دیارە لە ماڵانایە، ئەگەر ئاژەڵێکیش کێوی بێت بۆ تا ئێستا پێویستی بەوە هەیە کە مرۆڤ بیپارێزێت یاخۆت نا. بۆ قسەکردن لەسەرم کەمپینە میوانداری زۆر بەڕێز توانامین بەرپرسی کەمپینی پاراستنی ئاژەڵانی بێلانەمان کردو. کاکتوانە زۆر سپاس. زۆر سپاس بۆیەوە. پێشەوەی کە سپاس بۆ تۆ بە بەرپرسی کەمپینەکە بتناسێن دیارە بۆ خۆت کەسایەتیەکی لە بابەتی نووسین توانایەکی دیار وە سەرنجڕاکێشت هەیە. حەزمان دەکردەوەی کە لە بابەتەکەی تریش گفتوگۆ بکەین کە ئیشاڵا لە بەرنامەکانی داهاتوودا لە خزمەتتا دەبین، بەڵام لەم تەوەرەی بەرنامەیە زیاتر لەسەر کەمپینەکە قسە. سپاس بۆ میواندارەکەتان. پێزانم ئەم کەمپینە چی بوو کە ڕاتان گەیاندووە، هۆ کێن مەبەستان چییە؟ ڕاستە کاکجەلال دەمێکە بیر لەوە کەمەوە کە من لە دەرەوەژیم لەوانەیە خۆت و بەشێک لە بینەرەکانە بزانن لێ ئاژەڵم هەیە ڕۆژانە بەر ئاژەڵەکەویت لە نازوو نعمەتێکی زۆر گەورەی ئاژین ئاژەڵی ئێتران ئاژەڵەکەی منیش بەسکە ئێمە سەیرەکەی سەگی کۆڵانەکەی تۆ نانیێبی خوا بێت چۆکیانی لەویایە سەرمایە بێ مناڵ عەزیەتیان هەیە پشیلێک سیارە لێیە کەسەی ئەچیتە وردەکاریەوە قسە لەگەڵ دۆستەکان دەکەی ئەوانەی کە اختصاصی یاساییان هەیە قانونین لەگەڵ حاکمەکان سیرێکی دەقێکی یاسایی نییە بۆ پاراستنی ئەمانە لە دڕندەی ئینسان. واتە ئەگەر ئەوەی تووزە متابعی منی کە دەبێزانێت کە من لە ڕاستە نووسەرێکی ئاینی نیم یان نووسەرێکی مەسەرەن ئیسلامی نیم، بەڵام هەمیشە دیویشی معنی لە ناو منە ئیشەکە ئەوە هەمیشە لەو کەسانە ناترسم کە هیچیان تیان نییە. من هەمیشە ڕێزی کەسێگرم کە بەرنامێکی هەبێ بۆ ژیانی خۆی هەرچی بەرنامەیەگرێ. بۆیە کاتێک کۆمەڵگا ئاوای لێ جۆرێک لە هەڵوەشان جۆرێک لە پەرتبوونی با بڵێن ئەخلاقی وردە دروستە بێ هیچ شتێک ینی جیلێکێتە پێشەوە کە زۆر زۆر زەحمەتە ینی نە ڕێزی خواگرێن ڕێزی گەورە بچووکە گرێنە ڕێزی چۆن ئەمە کۆکەیتەوە چۆن ئەمە چاکەی. یەکەم شت کە لەناو ئەم جۆرە کۆمەڵگایانەیە لەم حاڵەتی بازانەیە تووشە بێ ئەوەیە کە توندوتیژە بن توندوتیژە بنەوە جۆرێک لە عەبەسیانە بێ ینی تۆ گەنجێکە بینی هیچ باکێشی نییە بە هیچ شتێک بۆی گرنگ نییە. ئەوە زۆر خەتەرە کاتێ مرۆڤ کاتە شتێکی تر هیچی بۆ خەتەر نییە، هیچی بۆ گرنگ نییە پلەیەکە لە عەبەسیانی هیچ قیودێک ستانداردێک لە ناویان نییە لە شتێکا بیوەستێنێ. ناکرێ بڵین ڕێژەی گشتیە، بەڵام ڕێژەکە زۆر بەرزە. مەسەڵەن لە ئاژەڵانایی بینیت دۆکومنتەکان هەن ڤیدۆکان هەن کە هی پیشاندان نین، ئەوە نین بینەرەکانی تۆ ببینێ ئەوە نین تۆ ببینین. من لە کۆنگرە ڕۆژنامەنووسێکە شاوتم ینی ڤیدۆیان بۆ من ناردووە لەسەر ئازادانی ئاژەڵ کە هەر باسکردنی ئێستا عەزیەتانە، ینی بە زیینووی بە کوردی قساکە کابرا بە زیینووی سەگێکی بەستۆتەوە بەنزینی پیاکە ئاگری تێبەرێ لەوانەیە بڵێنەوە هەمووی وانیە و کابرایکی نەخۆشە زۆر بەس لە ماوەیەم 3 مانگە زیاتر لە 600 ڤیدۆی سەگ و پشیلە بەسەر پشیلەیەک جووسێکی خوارد دەخسوانتە ناو قەفەسێکەوە گرتویانە بە سیخەی کوشتن قریشکێنێ زریکێنە پشیلەکە لەسەر ئەوەی جووسیش خواردە لە کاتێکاوە سروشتی خۆیەتی غەریزەی خۆیەتی ینی تۆ بیاگاو لە جووسکەکە بێت تۆ عەقڵە هەیە هەوانیە ئەو غەریزەی خۆیەتی. من و تۆ جووسکەکەشە خۆین دایکی جووسکەکەشە خۆین و پشیلەکەشە کوژین. ئەم توندوتیژە لە ڕاستیات توندوتیژێک وێنەیەکی گەورەترە ماپەکە گشتی ترە توندوتیژە لە ناخی ئینسان بەرامبەر بە ئینسانە. ئەو کاتی ناتوانێت ئەو کاتی من ناتوانم شەڕ لەگەڵ تۆ بکەم بەس خۆتوانم شەڕ لەگەڵ مناڵەکانم بکەم، ئەو کاتی ناتوانم شەڕ لەگەڵ مناڵەکانە بکەم بەس خۆتوانم کۆترەکانە عەزیەت بم. بیرم کردەوە چۆن ئەمە ڕابگرین. نزیکەی 3 مانگە خەریکیەوەین. گرنگترینیشی دەوە بووکە مەسەڵەن 2 پرۆژە یاسایی ئامادەکراوە کە هی 2 ئەندامی ناو ڕێکخراوەکانی ژینگە پارێزی و ئاژەڵ پارێزین کە لەگەڵ ئێمە لەناوم کەمپینە دەستێ بەڕێوە بدەن یەکیان لە ئەنجومەنی وەزیرانە پرۆژە یاساکە یەکیان لە پەرلەمانی کوردستانە. لەبەری ئەم پرۆژە یاسایە حکوومەت پابەندەکا بە دروستکردنی شەڵتەرێکی نیشتیمانی بۆ کۆکردنەوەی ئەم هەموو ئاژەڵە بەرەڵایە. چونکە ئەم ئاژەڵانە
بە جۆرێک خۆیان لە عزیێت تاژین بە جۆرێک لەوانەیە ببنەوە بە ئاسایەت بۆ سەر مرۆڤ بزانی لەوانەیە مناڵێکی پۆلیێکی سەرەتایی لە گەڕێکێکی تۆزێ دوورە دەستی وەکو نازانم برای مەحمە و نازانم کوێ نەوێرە بچێت بۆ مەکتەب لە بەروی گەلە سەجێک دوایەکە یعنی کەمپینی پاراستنی ئاژەڵان تەنیا پاراستنی ئاژەڵ نەتە پاراستنی ئینسانیشە لە ئاژەڵ لەنیلانی کەم وەکو ئەردەن وەکو ئێران وەکو تورکیا وەکو سوید ناکات کارۆخە ئێرانمان پێ ناکرێم ئاژەڵانە کۆبکەینەوە و دوایەوە لە کۆمەڵێک نەخۆشی گۆسراوە هەیە ئێمە لە ئاژەڵەکانەوە تووشە بینەوە ئاژەڵەکانش لە ئێمە تووشە بن لە هەر هەمی گرنگترەوە بوو منە ویست ئەمە لە توندوتیژی ئینسان بپارێزی بەڵام کاکتوانە بۆچی ئەم کەمپینەتان لە ئێستا ڕاگەیان گرنگیان کەمپینە لە چیە کە لەم کاتەدا ڕابگەێنێ وەک بەڕێزی شت ئاماژت پێکرد هەمووشمان نەزانین کە هەر لە دێر زەمانەوە ئازاری ئاژەڵان درا و ئەشکەنجە دراون هۆکار چی بوو کەمپینەتان گەیاندە ئێستا و لە ئێستادا ڕاتان گەیاند ڕاستە من هەر لە دەمێکە لە ناو سەری منە ڕاگەێنراوە بەڵام پێویستی بەوە بوو کە پێشەمە شتێ لۆبیەکی بۆ دروستکە ئێمە ئیشێک نەبوو تەنیا بۆ ئەعلان بکەین بۆیە 3 مانگ بوو خەریک بوون بە وردی بچنین لەگەڵ کۆمەڵک وەزیری بەڕێز دانیشتوین لەگەڵ سکرتێریە ئەنجومەنی وەزیران دانیشتوین ئەم هەفتەیە لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دانیشین لەگەڵ فراکسیۆنە جیاوازەکان ئەندامە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان بە ئیسلامیەکانی شەوە دانیشتوین قسەمان کردووە پرۆژە یاساکەمان پێ پیشاناون ئەم پرۆژە یاسایی ئێمە هەمانە ئەنجومەنی شورا مۆری کردووە واتە هیچ خلافێکی لەگەڵ مثلا حکم ئیسلامیەکانی ئێمەیانە لەگەڵ عادەت و تەقالیدی ئێمەیانە لەمە ئەرک واجباتی ئاینیشی ترە هەروەک واجباتی ئاینی یەکێک لە ئەندامانی دەستەی بەڕێوەبردننی کەمپینەکەمان دکتۆر محەممەد پێنجۆنیە کە خۆی مامۆستای ئاینیە سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی بەرەوە میشە ئێمە زۆر گرنگ بوو کە خەڵگواتێ نەگا کە ئیتیزازاتە یان مەسەرەن شتێکی لە ئەوروپاوە هاتۆ ئێوە ئێمە چۆن ئەم توندوتیژە ڕابگرین و ئەمە پاراستنی مناڵەکانی خۆمانە لە عزیێت و نەخۆشی گواسراوە بۆ ئێمە و ئەم ڕێژەی زۆرە بێ وازان سەجێک هەشت بۆ 12 بچکەی بێ لە ساڵێکە ئەوە تاگەر 1000 سەکی دایکانەمان هەوێ لە ساڵی داهاتەوە 12000 سەگمان هەیە و ژمارە بەرەبەرە وازیاکە کە لە کۆنتترۆل دەرەچێت ئەبێ ئەمە حەلبکەین ئەمە خەترێتە بێ بەسەر ئێمە و خەترێتە بێ بەسەر خۆیان نیوەی بچەکانی بەزیەوە ئەمرن ئەم هەفتەیە لە پاشی ئازادی پۆلیسێک یەک سەگی لێ 8 بچکەی هەیە بێ ئەوەی فەرمانێکی یاسایی یان مەسەرەن ڕاست پێدرابێ بۆ ئەوە تایبەت هەیە تاپڕێکی پێوەناوە 36 ساتمیتایە دایکەیەکە هەموو ژانی خوێنە بچکەکانی لێ لەم سەرمایە ئێخر ناتوانێت نام بخۆ ناتوانێشی 2 هەفتە لەوە پێش لە هەولێر دیسانەوە حەو بچکەی هەبوو تەقیان لێکردبوو لە 6 بچکەی مت لە برسا لەبەرەوەی دایکەکە ناتوانێت بچێت گەڕێ خواردن بدۆزێتەوە و شیری تابێوان چۆن ئەم توندوتیژە ڕاگرینیانی بۆیە ئەمە بەوردی ئیشمان کرد لە پێشەوە یاساکە زۆر گرنگە دوایەوە لەگەڵ وەزارەتی پەروەردە قسەمان کرد چۆن وانەی ئاژەڵناسی بە شێوەیەکی سادە ئێمە کە جەنابتان ئەم بەرنامەیەتان کردووە معریفەی شخصی خۆتان و تەلەڤیزیۆنەکەتان ئەمتان کردو ئێمە لە مەکتەبە هەم ساڵەمان خوێند کەس پێی نەوتی نازاری ئاژەڵەمێ کەس پێی نەوتین ئاژەڵاوە بۆیە چۆن زۆر گرنگە بۆ مناڵەکانمان وانەیەکی ئاژەڵناسی بە شێوەیەکی سادە پشیلە چییە سەگ چییە گوێ درێژ چییە هێستر چییە نازانم بزن چییە یعنی ڕسمی ئەمانە وێنەی ئەمانە چیرۆکی ئەمانە بەو دۆستایەتیە دروست بکەین لە بینی مناڵەکانمان و ئاژەڵان بۆی ئەم نقطەی ئێمەتای نقطەیەکی ناخۆشی مێژوویە بێماوێ بە دۆکۆمنت ئێمە ڕۆی نەمرین 50 ساڵی تر بەڵام نقطەیەکی زۆر ناخۆش ئەم ئازارە نامێنەوە ئەم ڤیدیۆیان نامێنەوە چۆن ئەمە حەلکەین کەمە قسەم کرد لەگەڵیان هەمویان وەکو جەنابتان هاوخەم و متعاتیف بوون بەس پێویستی بە کۆکردنەوەیشی ئەم دەگەم چۆن چارەسەری ئەم کێشەیەکەن وەک بەڕێزیش دامەژت بەوە کرد کە سەگ 12 بچکەیە بێت ئەگەر بێت ئەم حاڵەتە زۆر بێت لە ساڵەکان نازانم ئەگاتە ڕێژەیەکی زۆر ئێوە شوێنتان بۆ دابین کردوون چۆن ئەم کێشەیە چارەسەرەکەن چۆن سەرپەرشتیانەکەن چەند جۆر لەم کەمپینەیە سەرپەرشتی چەند جۆر ئاژەڵ ئەکەن ڕاستە 3 جۆر ئاژەڵ زۆر لە لای ئێمە هەن لە ئاژەڵە بەڕە مەسەرن بۆ نمونە ئێمە مەیمونمان نییە وەکو هیندستان ورچمان نییە وەکو سویر وانە ئەوەی کە زۆر گرنگە لای ئێمە سەگمان هەیە گوێ درێژمان هەیە کە گوندەکان ئێستا ئیشی پێەکەن بە هاوینان بەشی زۆریان و بەزستانان بەڵایەنەکەنەوە ئەڵغان پیاناتە قەسارە لیانەیە ینی من ڤیددیوان بۆ نردومە کۆمەڵە گەنج بۆ خۆشی لە یەکێک لە شارەچەکانی کوردستان نامێ نایبینێم بە ڤیددیۆیەک حرباکەن بە پشتی گوێ درێژەکە یعنی بابەتە نە ئینسانیەنە ئاینیەنە ئەم هەم توندوتیژە چۆن ڕاگری و ئەسڵەن ڤیددیۆی کردەوە وەکو شتێکی خۆش وەکو ڤیوی هەبێ خەڵک بیبینێ و پشیلەش کۆکردنەوەی ئەمانە پێویستی بە هێزێکی گەوری حکومی هەیە ژمارەکە زۆرەوە زۆر زیاتری شەوێ و ئێمە لەو پرۆژە یاسانەیە ئەومان نووسیوە کە حکومەت پابندەکە هەموو پارێزگارێک پابندەکە بە دروستکردنی شەفتەرێکی نیشتیمانی لە پارێزگاکە بۆ گرتنی کۆکردنەوەی ئەم ئاژەڵان یعنی ئەم شتە ئەم تەلەڤیزیۆنێکی ئیسلامی قسەی تیاکەم حەزەکەم و تاریخی بیر ببینەوە کە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە لە میسر لانە هەبووە بۆ سەگی بێلانە
ئێستا لە 2020 لە وڵاتیشی دەوڵەمەندی وەکو کوردستانە ئەم هەموو نەوت و نازانم چییە هەیە ینی ناتوانین ئەماش بەڵام کاکتوانە کە ناوی بوو جە و ئەمانەت برد ئیدی ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان گەم تەرخەمی لەم پرۆژەیە بکری ئەگەر بشکرێتە یاسا واتە جێبەجێکردنەکە چکە دەبینین ڕەنگە پرۆژە خزمەت گوزاریەکان بۆ مرۆڤەکان دەبینین چۆن جێبەجێ دەکرێت لە هەرێمی کوردستانە ئێستا بۆ ئاژەڵەکان دەبێت چۆن جێبەجێ بکرێنەوە فشارتان چۆن دەبێت لەم ڕۆوە لەوەی کە ئەم پرۆژێ دەبێت جێبەجێ بکرێت چکە بودجێی دەوێت ئەمە یەک دوو ڕەنگە ئێستا هاوڵاتیەک بپرسێ هاوڵاتێکی بەژمێنێتی ئەم هەرێمە بپرسێ بۆ حکوومەتی هەرێم و پەرلەمان مافی من زۆر دەدەن کە وەکو مرۆڤێکم ئێستا کاکتوانە بەتەمایە مافی ئاژەڵ لەمانە بسێنێت کاجلال هەمیشە ئەم بیت و بالۆرەیە هەیە کە مێشک ڕێشیەخە هەمیشە یەکەم قسە کە تووشمان بۆ ئەوەیە کە بۆ کەمپین بۆ مرۆڤی بێلانە ناکەن بەڕاستی ئەوەی شێکە لە زۆر ضرورەتەکان و هەیە مەسەڵەن پرۆژێکی دکتۆر عەبدولواحید هەیە نازانم مامۆستا حاجی کاروان هەیە نازانم پرۆژەی زات هەیە یەک دنیا پرۆژەی خێرخوازی هەیە بە تایبەتی بە سوپاس و ڕێز و دەستخۆشیەوە لەلایەن ڕێکخرا و حیزبە ئیسلامیەکانەوە ئەم پرۆژانە هەن زۆر ضرورن بۆ ئێمەش وەکو مرۆڤ و بابەتی ئەخلاقی بەڕاستی مرۆڤ یەکەمینە بەڵام با یەکشت بزانین ئەم بیت و بالۆرانە مێشک ئینسان هەمیشە دروستێکا بۆی کە پێی وایە ئەوێ ئێمە هیچ مشکلێکمان نەبێ ئەنجا بچین پشیلەیەکی بە دەرگاکە تۆ هەڵگرینەوە کە سیارە لیاوە قریشکێنی و بەچکەکانی لەویایەوەوان من لەگەڵم ڕایانیمەوە بەڕێکی جۆرەکە لە خۆپاڕاندنەوە لە ئیشەکە ئەزانی ئینسان هەمیشە مشکلی هەیە من لە سوی دەژیم ئەم شەو ئەم سەری ساڵ شەویەکی یەک هەواڵ خەبەری ڕئیسی STV ئەوە بووکە چاوەڕێکرا 1200 کە تەمانە بێبزانن کە سویدێکی لە ڕەفێترین وڵاتەکانی عالەمە هەمیشە لە ژمارەدە نهاتۆتە خوارەوە تۆبلیستی خۆشگوزەرانترین وڵاتی دنیاە شەوی یەکی 2020 چاوەڕێکرا 1200 کەس لە سوید خۆی بووشە ئانە وڵاتە ڕەفیە خۆ ناکرێت بڵێمانە لە خۆشییا خۆیان نەکوشن ئەوانیش چیرۆکی خۆیان هەیە لەوانی لای من تۆ هیچ نەبێ مشکلی خۆیان هەیە مەبەستمە ئینسان هەمیشە مشکلی هەیە ینی سەرزەوی بەهەشت نییە بەڕاستی ناکرێت دانیشین هەموو شتێک تەواو ببێ ئەنجا دەست پێ بکەین ئەم شتە نابێت دەست پێ بکەین ئەمڕۆ دەست پێ بکەین باشتر لەوەی سبەینە دەست پێ بکەین ئەمڕۆ دەست پێ بکەین ئەنجامێکی زووتر دەتوانین ئەنجامێکمان هەبێ بۆ ئەوەی کە چ گرنتی هەیە حکوومەت بێتە ناو ئەم ئیشەوە من پێم وایە ئیرادەیەک هەیە ناو ئەنجومەنی وەزیرانە هەم ناو پەرلەمانە هەم لە ناو هێزە جیاوازەکانە وەلار هەمووی گرنگتر یاساکەوا چندراوە بووی سزای ئەو کەسانە بەکە ئازاری ئاژەڵێن مثلا لە ملیۆنە دینارەوە غەرامەکەی دەست پێ کات تۆ بچی کردکوژی سەیجە بکەی یا پشیلێ بکوژی بە زیینگویی یا مثلا گوێ درێژێک بچی حربەی پیا بکەی ئەوانە دەبەرەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەوەندە عاقلانەیە کە حکوومەتیش بیری لێ کردوێتەوە چونکە غەرامەکە پارەکەی گەڕێتەوە بۆ حکوومەت مثلا تۆ لە سەیجە بێ بەسارەکە و ملیۆنە دینار غەرامەیە من پێم وایە حکوومەت پەلەیەکی لەوەی کەم لەمەیانە پەلەیەکە بزڵ چۆن ئێستا لە ڕووداوی هاتووسەوە گەر عمودی یا درەختێک بشکێنیتەوە ئیدیەوە زۆر بە خێرایی دەگەنە سەرسەرت وەختی خۆشی من پێم وایە کە ئەو پرۆژەیە ژینگەیە کراوە لەوانەیە خەڵک گوتوێتی کۆرە جاهاکەوە چۆنە بێ من ملیۆنێ بم بەس ئێستا تۆ کە سارەکە سەنەوەیەکەت نازانم تازاکەیتەوە چی لەسەر تە بچیت ئەوە بکە یا پارەی ژینگانە بە یاوە یاسا هەمیشە یەکەم جار زەحمەتە لە ساڵی 60ەکان لە ئەمریکا کە ڕەشپێستێگە چێ بۆ مەکتەب حیمایی لەگەڵا هەنێرن چکە پیان وایە ڕەشپێست نابێت و دوای لە ڕەشپێست دەبێت بە سەرۆکی ئەمریکا این ئەبێ ئەمری واقع ئەم بابەتە زۆر باشەکەواتە بە دەبەوە هاتنی خەڵکی بۆم کەمپینی ئێوە چۆن بوو کاردانەوەیان چی بوو چ ڕێیەکیان هەبوو ناتوانم بڵێم خراپە ناتوانم بڵێم زۆر باشە چونکە بابەتەکە خۆی تازەیە و ئینسانی ئەمە لە ناو کۆمەڵ قەیرانی زۆر هاشی مەسەلەن غازی نیە بۆی ئێستا نوتی نیە زستانە ینی پێی زەحمەتریان بابەتەشی پێ گرنگە وڵێ باشە بەزەڵێ کاکەشتی زەڕورترێ دەبەرەوە ناتوانم بڵێم زۆر باشە بەڵام زۆریش خراپ نییە بە دەموهاتنیشی باشەیە لە هەمووی گرنگتر بۆ ئێمە ئەوەیە کە کۆمپانیای تایبەتەکان کەتی تایبەت بێتە ناو میشەوە مەسەلەن ئەو بەسپاسەوە سیاسیڵ هاتۆتە ناو میشەوە وعدیاوە نەکوعدیاوە مەسەلەن ڕایگەیاندووە کە کەمپینێکی سەریع دروست دەکات لایەن کەین بۆ کەیسە ئەمەرجنسیەکان تا ئەو کاتی یاساکە جێبەجێ بێ حکوومەت ئەو شەڵتەرە گەورانە دروست دەکات ئێستا ئێمە سەرجێکمان هەیە لە بەدرگای ئێوە سیارە لیاوە قاتیشکاوە خوێنی لێ ینی چی بکەین دانیشین تا ئەم کەمپینە دروستە بێ ئەیبیوین بۆ ماڵی خۆمان ماڵی ماسەجوتیار سێ-چوار پشیلی لێ ماڵی کاکسیوان هەفتا و ئەو نەسەجی لێ ماڵی ئیخۆ ناکرێت لە ماڵان چۆن شوێنێکی سەریع دروست بکەین مەسەلەن ئێستا ئەم بەیام شەو تەلەفۆنیان بۆ کردم گوێ درێژێک لە ڕاپەڕی سارە لە قاتێکی شکاوە ئێساوە خوێنی لێت ینی بۆستین دانیشین هەمومانەتانیشین ئەم بابەتە بابەتێکی مرویە بابەتێکی ئاینیە بابەتێکی اخلاقیە زۆر زەڕور هەمووی بێتە ناوە لەبەرەوە من باوەڕم وایە کاتوانین شتێک بکەین کەواتە گرنگترین ئەو هاوکاریانەکەیەوە لە کەمپینەکەدا کۆیەکەنەوە چییە بۆ ئاژەڵە بێ سەرپەرشت ئێمە لەم کەمپینە دوو هەدەفمان هەیە وەکو عەرزم کردن هەدەفە استراتیژیەکە بریتە لە وروشاندنی پرۆژە یاسایەک و
بریتە لە مەسلەی داخڵکردنی وانەی ئاژەڵناسی بە شێوەیەکی سادە لە ئیجوکیشنەوە بووە ئەو کەم هەدەف استراتیژیەکەمانەکە ئیشی بۆکەین هەدەفێکی ترمانەیە کە زۆر سەریع بۆم هەفتەیە کۆکردنەوەی کۆمەک خواردنی ئاژەڵان تەنانەت ڕاخەروەوانە بۆ ئاژەڵانی برینارن مەسەلەن سۆ ساردە ئێستا کولانە نییە جگەلەوەی دەرمان زۆر بۆ ئێمە زەڕورە دەرمانی تایبەت بە دەرمانی تایبەت بە ئاژەڵ ئێوە ئەگەر بتانەوێت هاوڵاتیان هۆشیار بکەنەوە لەوەی کە ئازاری ئەم ئاژەڵانە نێن بە چ ڕێگەیەک ئەتوانن کە خەڵکی هۆشیار بکەنەوە چونکە ئەمە بەڕاستی زۆر لەسەر و هەموو شتێکەوە گرنگترە لە ڕاستیها ئەو ئیشی ئەوەیە وەکو میدیا ئێمە بۆتان بنووسین ئێمە ڕێنمایەکانتان بینە بروشەرەکەی خۆمانمان پێیەتانەی نییە و بەشێکی زۆری بروشەرەکەمان دیاری کراوە بۆ پەیوەندی نێوان مرۆڤ و ئاژەڵ لە ئیسلامە مثلەن نمونە جوانانەی یەکدنیا نمونی ڕۆشن و جوان هەیە حەقی خۆتانە حەقی میدیاکانەکە ئەم بابەتە بۆروژێنێ خەڵک و شار بکاتەوە من پێم وایە خەریکە و شارێکە بەرەبەرە دروستە بێ 2 ساڵی ئایندە جیاوازترەوێ لە ئێستا زۆر باشە کاکتوانە دەرفەتم زۆر نەماوە ئەمڕۆ پێم وایە کەمپینەکەتان لە سلێمانی کۆتایی پێدێت ئەچونە هەولێر و بەرنامەکتان تاکەی کەمپینەکە تاکەی دەبێت ئەمڕۆ دو ڕۆژمانە لە سلێمانی لە سمێنەوە چکە هەفتەیە کەمپینەکە و 3 ڕۆژ لە سلێمانی 3 ڕۆژ لە سمێنەوە لە هەولێرە بین ڕۆژی سێشەمە ڕۆژی چوارشەمە ڕۆژی پێنجشەمە ڕۆژی هێنی کەمپینەکە بەو شێوە ئەعلامیە کۆتاییە بەڵام کارەکانی کۆتاییە هەر ڕاستیاتوانم بڵم کەمپینەکە لە دوایمە هەفتەیەوە دەست پێکەوەی کە لەگەڵ ئەو کۆمپانیانە دانیشینی شەکانیان چییە تەنانەت ینی ئەوەندە بەلایەنە من دوێنێ بمنیانە ئەوتان دەرەکاین بە بەڵێندەر بۆ دروستکردنی ئیشەکە چینە ناو ئیشەکەەوە سەرپەرشتی ئیشەکە بکەین و من لێرەواڵم هەر خاوەن پرۆژێکی گەور و بچووک هەر کۆمپانیایەک هەر خێرخوازێکەوێت بێتم پرۆژەوەم پرۆژەیەکی مرۆییە و ئەخلاقیەوە ئاینیە کە دەست پێش خەریب بکەن لە شار و شارۆچەکانی خۆتان بۆ دروستکردن ئێمە ئامادەین هاوکاریتان بکەین ڕێنماییتان بینێ سەرپەرشتی ئیشەکە بکەین بۆی ئیشەکە ڕێک بخێن زۆر سپاس بۆ بەڕێزکاک سپاس بۆ جەنابتان سپاس بەرپرسی کەمپینی پاراستنی ئاژەڵانی بێلانە سپاس بۆی کە لەگەڵمانە بێت